بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەزعود بارزانی. بەرگی یەکەم 1931 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1931 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. شۆڕشی بارزان 1945 بۆ 1958. بەشی حەوتەم. تەقەلا لەگەڵ هۆزەکاندا بۆ خۆتێنەگەیاندن لە بارزانیەکان. لە یەکەم هەفتەی مانگی شوباتدا بارزانی گەڕانێکی خێرای بەناو هۆزەکانی مامەش و پیران و مانگوڕی ناوچەی خانەدا کرد و بارودۆخی ئێسای بۆشی کردنەوە کە بارزانیەکان بڕیاریان داوە لە بەهاردا خاکی ئێران بەجێ بێڕن. داوای لێکردن هاوکاری لەگەڵ سوپای ئێراندا نەکەن و ئەگەر داواشیان لێ بکرێ خۆ لە بارزانیەکان نەگەێنن و ڕێگەی گەڕانەوەیان لێ نەگرن. هەموو بەڵێنیاندا بەڵام کەمێکیان نەبێ کەس ئەو بەڵێنەی نهێنایەتی. چەکیان وەرگرت و بوونە جاشی سوپای ئێران. دیدارێکی نوێ. لە ناوەندی مانگی شوباتدا هومایونی و غەفاری هاتنە نەغەدا بۆ چاوپێکەوتنی شێخ ئەحمەد و مەلا مستەفا. لەم دیدارەدا هومایونی ئەم سێ ڕێگەچارەی خستە بەردەم شێخ ئەحمەد. یەکەم، بارزانیەکان دەست بەجێ ئێران بەجێ بێڵن. دووەم، چەکەکانیان دانێن و ڕازی بن دەست بەجێ بێنە گواستنەوە بۆ هەمەدان. سێیەم، ساز بن بۆ بەرەنگاری لەشکری ئێران. شێخ ئەحمەد وەڵامی دانەوە کە چارەی یەکەم بەجێیە، بەڵام پاش توانەوەی بەفر لە بەرەوەی ئێستا ڕێگەگیراوە. چارەی دووەم نابێ و ناکرێ. چارەی سێیەم، چەکدارەکانی ئێمە دەست پێشخەری شەڕ نین. بەڵام ئەگەر پەلامار دران بارگری لە خۆیان دەکەن. کۆبوونەوەکە بەبێ ئەنجام بە کۆتایی هات و دەرکەوت شەڕ نێزیکە و شتێک نییە پێشی بگرێ. ئەو بارزانیانی لە نەخەدە بوون بە یەکجاری گوازرانەوە بۆ شنۆ. لێرەژێڵێکی پارێزگاری نوێ لە گوندەکانی عەلبە و کۆیەکدا مەزرا و لە سەرگردی قەڵاتانیش کە بەسەر ڕێگەی گشتیدا دەڕوانێ هەردوو لا خەریکی خۆ ئامادەکردن و جێ قایمکردنی خۆیان بوون. سوپای ئێران لە تاران و شوێنەکانی ترەوە یارمەتی بۆ هات. ڕووداوەکەی سێڵوێ. ئاگاداری هات کەوا هەندێک لە ئاغاکانی هۆزی مامەش چەکیان لە حکوومەتی ئێران وەرگرتووە و باڵێنیان داوە شوێنە استراتیجیەکانی داوێنی چیای سپی ڕێز تا دەگاتە دۆڵی گادەر بگرن. ئەمە هەڕەشەیەکی پڕ مەترسی بوو لە بارزانیەکان. بۆیە هێزێکی بارزانی ڕۆژی 23 1947 ڕوویان کردا گوندی سێڵوێ کە پیاوە گەورەکانی مامەشی سەر بە قەرانی ئاغا کۆبوونەوەیەکی گرنگیان تێدا گرتە بوو. ئەو هێزەی چوو بوو فەرمانی درابوێ ئەوانە بگرێت و بیان هێنێ بۆ شنۆ تا وەک بارەمتە بمێننەوە بۆ هەڵوەشانەوەی ئەو پیلانە. بەڵام ڕووداوێکی ناخۆشی چاوەڕوان نەکراو هاتە پێش. کاتێ فەرماندەی دەستە فەرمانی دا بە ئاغاکان چەکدانێن و خۆ بدەن بەدەستەوە، یەکێکیان دەستی بەر بۆ دەمانچەکەی بەرپشتی کەزنەی دەزانی ئاخۆ دەیویست چەکەکەی دانێ یا دەزوەکەری بکە. هەر لەو کاتەشدا دەنگی تەقا لە دەروەی دیوەخان هاتە بیستن. ئیدی لە هەموو لایەکەوە تەقا دەستی پێکرد. ئاغاکان 12 دانیان لێ کوژرا. لە بارزانیان محەممەد میرزا کەکشار و باقی کانی بۆتی شەهید بوون. حالی کەلۆکی و دەروێش حانۆ بێدودی بریندار بوون. ئەو ئاغانی ماش بوون گیران و ژمارەیەکیش لە گوندەکانی شاولێ و نەوڵۆس و پەسوویە گیران و بردرانە شنۆ. شێخ ئەحمەد لەم ڕووداوە زۆر تووڕە بوو فەرمانی داگیراوەکانی دەست بەجێ بەڕڵا بکرێن. ئەمە ڕووداوێکی داخاوی بوو. بەڵام دەنگدانەوەیکی بەربڵاوی لە ناو ئاغاکانی تردا هەبوو، ترسێکی تۆقێنەکی هاوێشتە دڵیانەوە. بەسەرکردنەوەی ڕێگەی سۆمای. لە سەرەتای مانگی ئاداردا بارزانی ڕووی کردە باکوور تا ڕێگەی سۆمای تاقی بکاتەوە و سەرک هۆزەکانی ئەو ناوەش ببینێ لە پێناو ڕەچاوکردنی ئەو چارەیەی کە بارزانیەکان خۆیان و خێزانیان پەنا ببەنە بەر یەکێتی سۆڤێت. لە کۆبوونەوەیەکدا کە سەرک هۆزەکانی هەرکی و بەگزادە و دڕی و شکاک و هیتریشی تێدا بوو. بەڵێنیان بە بارزانیدا هەموو جۆرە یارمەتێکی پێشکەش بکەن. تەنانەت هەندێکیان هانیان دەدا بێنە ناوچەی شبیران و تا دەگاتە مەڵبەندی جەلایان لە باکووری ماکۆ لەوێ نیشتەجێ ببن. لەبەرەوەی شوێنێکی هێژگار قایبە و دەتوانن لەوێەوە شۆڕش هەڵگیرسێنەوە. هەندێکیشیان دەیان گوت دەتوانرێ شۆڕش دژی ڕژەمی شاش بکرێ. لەبەرەوەی ئەوان پەیوەندیان بە سۆڤێتەکانەوە کردووە و ئەوان بەڵێنی پشگیری و یارمەتی شۆڕشیان داوە.
نازانم ئەمانە لە گوتەی خۆیاندا تا کوێ ڕاست ڕۆیشتون. بەڵام تاهیرخانی کوڕی سمکۆ بارزانی وریا کردەوە کە پشت بەم سەرک هۆزانە نەبەستێ. ئەمانە پەیوەندی بەردەوامیان بە ڕژێمی ئێرانەوە هەیە و دایانەوەیە بیخەڵەتێنن. بارزانی هاتەوە شنۆ و لەگەڵ هاوکارەکانیدا کەوتنە لێکدانەوە و گۆڕینەوەی ڕاو تەکبیر.